بەهۆی کەمی ڕێژەی دابارین لە هەردوو وەرزیزستان و بەهاردا نیوەی بەنداوی دەربەندیخان بە خاڵی دێتە بەرچاو بە ناچاری کاربەدەستانی ئیداری بەنداوەکە نیوەی ڕێژەی ساڵی ڕابردوو ئاو بەردەدەنەوە. لە ئێستادا ملیارێک و 600 ملیۆن مەتر سێجا ئاو لە بەنداوەکەدا گلدراوەتەوە. ڕۆژانەش بە مەبەستی بەرهەمهێنانی کارەبا لە وێزگەی کارۆئاوی دەربەندیخان و دابینکردنی پێویستی جووتیارانی سەر ڕووباری سیروان و دانیشتوانی ناوەڕاست و خوار و عێراق ئاستی ئاوی بەنداوەکە دادەبەزێت. بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان سەرەڕای جەختکردنەوە لە کەمی ئاو لە بەنداوەکە دڵنیاییدا بەهۆی ئەو سیاسەتەی ئاو کە ئەم ساڵ پێی ڕەو ڕێگە نادەن دانیشتوانی خوار بەنداوەکە گرفتی کەم ئاویان بۆ دروست ببێت. تقریبا ئێستا لەگەڵ ساڵی ڕابردووە نزیکەی نیوەی بەردانەوەی ئاومان هەیە و جیاوازیەکیشمان هەیە ئێستا ئاستی ئاو لە بەنداوی دەربەندیخان لە ساڵی پار کەمترە، بەڵام ئەو پلانەی دامان ناوە بە پێی ئەو تەوەقوعاتانەی هەمانە بۆ ئیرادی ئاو لە سەروی خۆمانەوە و ئەو خەزینەی کە هەمانە بەشی ئەو ماگانەی داهاتووەکە و هەموویمان بە شێوەیەک کە بگونجێ لەگەڵ پێویستەکانی خواروی بەنداوی دەربەندیخان دابینمان کردووە. بەشی میکانیکی بەنداوەکە هۆشداری دەدەن لە کۆنبوونی ئەم ڕاگرە ئاویە و ڕای دەگەێنن چیتر بەنداوەکە ناتوانێت وەک پێشتر خزمەت بکات. بەو پێی 6 ساڵە پشکنین بۆ بەشی ناو ئاوی بەنداوەکە نەکراوە و نازانرێت سەلامەتی بەنداوەکە لە چه ئاستێکدایە. بەڕاستی بەنداوەکە لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتێکی زۆری کردووە و بەرەو کۆتایی تەمەنیشی ئەڕوا ئەگەر بێت و ئێستا هەردوو حکوومەتەکەی خۆمان حکوومەتی عێراق و هەرێمیش بەپەلە نێنە سەرخەت و بودجەی تایبەت بۆ سیانەکردن و نۆژەنکردنەوەی ئەم بەنداوە دابین نەکەن ئەوە بەنداوەکە بەرەو پیربوونە ڕوا و بەرەوەوە ڕوا ئیتر ئەو خزمەتەی جاران نەکاوەکو پێویست چێ یونتەکان بێ و چێ جسمی بەنداوەکە خۆشی بێت. بۆیە داواکارین جارێککە دووبارەیەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بودجەی تایبەت بۆ سیانەکردن و ئیدامەکردنی بەنداوەکان بە تایبەتی ئەجهیزە حساسەکان و دەرگاکان زۆر زەرورە چکە ئێمە دەرگاکانمان ڕاستەوخۆ تەماسی لەگەڵ ئاوا هەیە بە تایبەتیش دەرگاکانی سپیلۆی و ئینتەیک و دەرگاکانی ئینتەیک نزیکە 75 مەتر لە ژێر ئاوایە و کارێکی زۆر قورسە لە 2014ەوە هیچ جۆرە سیانەیەکی بۆ نەکراوە. ئێستا پێویستی بە سیانە و ئیدامەیەکی باش هەیە. لە ئێستادا لە ڕێگەی کۆمپانیای ناوخۆییەوە نۆژەنکردنەوەی سەرەتایی بۆ ئەو شوێنانە دەکرێت کە بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی 2007ەوە زیانیان بەرکەوتووە و ئەندازیارانی بەنداوەکەش لە چاوەڕوانی حکوومەتەکانی ناوەند و هەرێمدان تا لە ڕێگەی بودجەی شایستەوە کۆمپانیای زیاتر ڕابسپێرن بۆ گەڕانەوەی هێز بۆ ئەم بەنداوە تەمەن 60 ساڵە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.